بناوی خوای گەورە درود و سڵاو لەسەر گیانی پاچی پێغەمبەر خۆشحاڵین جارێکی تر هاتینەوە خزمەتی فەرموودە شیرینەکانی پێغەمبەری خوا و لە مەجلیسی فەرموودەکانی دادانیشین لە فقی فەرموودە لە پرۆژەی بەهای فەرموودە لە 134 ئەو فەرموودەی کە پێغەمبەری خوا دەفەرمێ من ئەکەلە طعاما هەر کەسێ خواردنێکی خوارد فقال الحمد لله الذي أطعمني هذا ورزقنيه من غير حول ولا قوة هەر کەسێ لە کاتی خواردنەوەدا بڵێ سوپاس بۆ ئەو خوایی کە ئەم خواردنەی پێبەخشیم ئەم ڕۆزیەی پێبەخشیم بەبێ توانای من بەبێ هێزی من ئەوە لە بەرامبەر ئەم قسەیدا خوای باڵادەست غەفەر الله له ما تقدم من ذنبه ئەو گوناهانەی کە لەوە پێش ئەنجامی داوە بەهۆی دەربڕینی ئەم تعبیرەوە خوای گەورە لێی خۆش دەبێت لە فقی ئەم فەرموودەیە کۆمەڵێشتی زۆر گرنگ کە قابلی ئەوەیە کاتێکی زۆری بینێ بەڵام کاتێکی کەم وەردەگرین و پوخترین شت باسەکەین یەکەم جێڕانەوەی سەرچاوەی هەموو شتەکان بۆ لای خوای گەورە کاڵێ الحەمد لله الذی کەواتە هەموو شتەکان سەرچاوەکەی لای خوای گەورەیە فقی دووەم لە کاتی الحەمد لله ئاماژەیە بەم خواردنەی بەردەست ئەوانی تر دوورترن لێتەوە بەس ئەم خواردنەی کە لە بەردەستە یاڵێ الحەمد لله الذی أطعمني هذا ئەم خواردنە بۆیە لە کاتی خواردنە ئەوەت بیر نەچێت کە ئەمە جێگەی سوپاسی خوایە و کە سوپاسیەکەی خوایە هی تۆیە فقی سێهەمیان توانای من لەسەر ئەم خواردنە ئەم ڕزقا ینی ئەمەندە توانای من هەیە کە تەنها ئەی خۆم هیچ توانایەکی ترم نییە لە بەدەستهێنانیا هی تۆیە لە خواردنیشە هی تۆیە لە دروستکردنیشە هەر هی تۆیە من غەیری حەول ولا قووە چوارەم لە فقی فەرموودە خەم خواردن و گەڕان بە دوای هەر شتێک لە گوناهەکانت کەم دەکاتەوە ئەتەوێ لە گوناهەکان کەم بێتەوە بگەڕێ بە دوای شتەکانە خواردنێکە خۆم لەوێ ئەمێ خواردنیش بخۆم و گوناهەکانیشن کەم بێتەوە خاڵی پێنجەم لە فقی فەرموودە خوای گەورە ئەگەر تعبیرەکە بێئەدەبی نەبێ لە بەهانەیە بۆ ئەوەی لە گوناهەکانی تۆ خۆش بێ ئەگەر تۆ خۆت بتەوێ ئەگەر خۆت مەبەست بێ زۆر ئاسانە خواردنە خۆی بۆ خۆتی ئەخۆی خواردنەوە خۆی بۆ خۆتی ئەخۆی بەس ئەم ذیکرە بڵێ ئەم تعبیرە دەرببڕە سوپاس بۆ ئەو خوایی کە ئەم خواردنەی پێبەخشیم و ئەم ڕۆزەی پێبەخشیم بەبێ هیچ توانایەکی خۆم خوا لە گوناهەکانت خۆش دەبێ ئەمە لە ڕاستیدا بەهانەیەکە بۆ تۆ کە گوناهەکانت بسڕیتەوە خاڵی شەشەم و کۆتایی لە بەهای ئەم فەرموودەیە و لە فقی ئەم فەرموودەیە خەم لە گوناهەکانی ڕابردوود بخۆ بۆ داهاتوت هیچ زمانێک نییە کە دەژی بۆیە ئێمە هەندێک جار زۆر ئەوەی کە خەم لە مەودوا دەخۆین خەم لەوەی پێشوو ناخۆین بۆیە لەم فەرموودەیە ئاماژەیەکی تایە لە فقی ئەم فەرموودەیە خەم لەو گوناهانەی کە پێشوو کردوتە خەمیان لێ بخۆ ئەم ذیکرانە لەبەر کە بەردەوام لە بیرت بێشتانێ بکە کە گوناهەکانی پێکەم کەی تۆ پێی بسڕەوە ئیتر ئەمەی لە مەودوات لە ڕاستیە هیچ زەمانەتێک نییە و هیچ گرنتیەک نییە بۆ ئەوەی تۆ کە حیاتت بەردەوام بێ بەڵام ئەو پیسی و ناشیریانەی پێشی خۆت بسڕەوە تا بە پاچی بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار خوای گەورە لێمانی قبولکە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه